ساڵتان لەبێت بینەرانی کورسات نیوز من هاوڕە تۆفیقم بەڵخێم شەوی پانۆراما پێتانگەیشتنەوە بۆ قسە باسکردن لەسەر چارەنووسی نەوتی هەرێمی کوردستان و هەروەها غازەکەشی. هەمومانە زانین دوای ئەوەی کە دادگای باڵای فیدرالی عێراق چەند بڕیارێکی دەرکرد لەسەر نەوت و غازی هەرێمی کوردستان لە ئێسادا حکوومەتی هەرێمی کوردستان وەفدێکی ناردۆتە بەغدا بۆی کە گفتوگۆ بکات و بگاتە ڕێکەوتن لەگەڵ حکوومەتی بەغدا وەزارەتی نەوتی عێراق کۆمپانیای سۆمۆ لەسەر فرۆشتن و ناردنەدەرەوەی نەوتی هەرێمی کوردستان میکانیزمەکەی چۆن بێت، هاوبەشێکە چۆن بێت لە نێوان هەرێم و بەغدا و هەروەها ئەو پارەی کە لە بەرامبەر فرۆشتی نەوتی هەرێمی کوردستانە وەرەگیرێت لە چ ڕێگەیەکەوە بگاتەوە دەست حکوومەتی بەغدا دوجار هەرێمی کوردستان. بڕیارە هەم بانکێکدا بمەزرێنرێت هەم کۆمپانیایەکیشدا بمەزرێنرێت لە نێوان هەرێم و بەغدا. ئەم بڕیارانە تا چەند لە بەرژەوەندی نەوت و غازی هەرێمی کوردستاندایە. ئەو یاسایی کە پێشتر حکوومەت هەرێمی کوردستان نەوت و غازی خۆی پێدەفرۆشت تا چەند لە ڕووی دەستوریەوە دەستوری و یاسایی بوو. ئەگەر وایە بۆچی دادگای باڵای فیدرالی لە ئێسادا ئەم بڕیاری دەرکردو لەسەر فرۆشتنی نەوت و غازی هەرێمی کوردستان کە نایاساییە. گفتوگۆکەین ئەم شەو بە میوانداری هەرێک لە میوانە بەڕێزەکانم لەسەر ئەم بابەتە کاکڕێوار محەممەد ماستەر لە یاسای نەوت و غاز کە لە ستۆدیۆ لەگەڵمە بەخێروی کاکڕێوار سوپاس دەکەم. هەروەها کاک شیروان میرزا ئەندامی پێشووی لێژنەی دارایی لە ئەنجومەنی نوێنەران خولی پێشوو کە بە سوپاسەوە بەڕێزیان لە ڕێگەی سکایپەوە لەگەڵ من. کاک شیروان ئەم کاتی جەنابیشم باش. کاک ڕێبارێگە سەرەتا لە بەڕێزەوە دەست پێ بکەم دیارە بەگشتی ئەم بابەتە ئەگەر ئێمە گفتوگوی لەسەر بکەین بە تەواوەتی ئەتوانین بڵین بابەتەکە ڕەهەندێکی سیاسی هەیە بە دەرلەوەی کە ڕەهەندێکی ئابووری هەیە. خوێنەوەتان بەگشتی بۆ ئەم گفتوگویانەی ئێسای نێوان بەغدا و هەرێم لەسەر فرۆشتنی نەوتی هەرێمی کوردستان چۆنە؟ زۆر سپاس بۆ میوانداریتان، سڵاو بۆ بینەرانتان و هەروەها هەڕێی خۆشەویستمان میوانی ئازمان. کاک شیروان دیارە بەداخەوە ینی دۆخی هەرێمی کوردستان وای کرد کە ئێمە ئەم واقعی ئێستا بینین کە حکوومەتی عێراقی لە ئەو مافەی دەستوری هەمیشەیی عێراق لە مادەی 112 بە کوردی بەخشیوە کە شەراکەتی ڕاستەقینە هاوبەشەتی ڕاستەقینەیە وای لێبێت ئەمڕۆ هەرێمی کوردستان بە پێی با بڵێن بڕیارەکەی دادگای فیدراڵی و هەروەها کۆبوونەوەکەی دوێنێ و وتەکانی وەزیری نەوتی عێراقی هەرێمی کوردستان وەکو با بڵێن لایەنێکی دۆڕاو تەنها داوای شتی لێ ئەکرێت نەک داوای دانوستان و گفتوگۆ. ئەنی قسەکانی ئەگەر ورد بیتەوە لە قسەکانی وەزیری نەوتی عێراق و هەروەها ئەو کتابەی لە سواری سێ کراوە بۆ هەرێمی کوردستان هەمووی داواکاریە هیچ مەجای موناقەشەی تیان نییە. بەڕاستی ئەمە بۆ ئێمە کارەساتەوە بە تاوانی سەرەکیشتی بۆ خۆمانەگەڕێتە چونکە هەر لە 2005 بەتایبەتی لە 2007 و هەتاکو ئێستا دەوڵەتی عێراقی حکوومەتی عێراقی مرکزی بە هیچ شێوەیەک ئامادە نەبووە دەست و جێبەجێکە کورد خۆی توانی مادەی 112 جێبەجێکە. بەڵام دۆخی سیاسی ئەمڕۆی هەرێمی کوردستان و ململانەی لایەنە سەرەکیەکانی ناو هەرێم و ڕنگدانەوەی لە بەغا وای کردو ئەوان خەنجەری ژەهراوی خۆیان کە پێشتر ئامادەیان کردووە بە ئێستا قۆناغ و قۆناغ باڵێن بەکاری بێن. کاکڕێوە تۆڵی کورد خۆی توانی هەرێک لە مادەی 111 و 112 جێبەجێ بکات. بەڵام میکانیزمی جێبەجێکردنەکە لەلایەن هەرێمی کوردستانەوە دەستوری و یاسایی بوو. ئەگەر دەستوری و یاسایی بوو شەفافیەتی تیا بوو و گەندەڵی کەم تیا بوو. ئەگەر ئەمانەی تێدا بوو بۆچی یانی ئێستا بیانومان پێگرێت؟ لە ڕاستیا بێتدا بیکەنە دوو بەشەوە بە بابەتی دەستوری بوونی گرێبەستەکان و ناشەفافیەتی داهاتەکان دووشتی جیاوازن. بۆی خەڵکی هەرێمی کوردستان و بیرانی خۆشەویستەوە تێبگەن کە ناشەفافیەتەکە تێکەم نەکەن بە ئەو حەقیقەتی. ئێمە وەکو خەڵکی کوردستان 120 ساڵە لە جەنگ جیهانیەکەمەوە هەتا ئێستا لیکێنراوین بە عێراقەوە لەسەر ئەساسی فرۆشتنی هەرێمی کوردستان یا ویلایەتی مووسڵ لە بەرامبەر 75 ساڵ امتیازی نەوتی کەرکووک و باشووری کوردستانە. ئێمە لە دوای 2005 توانیمان بە پشتبەستن بە مادەی 111 12 15 21 ئێمە حەقی خۆمان لە دەستوری عێراق وەرگین دوای ئەوەی کە کورد ناومێد بوو لەوەی کە دەوڵەتی فیدراڵی عێراق با بڵێن حەقی کورد ناداوە کورد وەکو شەریکی ڕاستەقینە سیر ناکات کورد بەناچاری ئەوەی کرد چونکە مادەی 111 بەعام باسەکە ئێمە ئەم نەوت و غازە مڵکی هەموو گەلانی عێراقە. گەلانی عێراق با بڵێن شخصەتێکی معنەویان نییە لە ڕووی قانونیەوە. میکانیزمەکەی لە مادەی 112 دیاری کرد. لە مادەی 112 بڕگەیەکەمەکە دەڵێت پێویستە کۆمەڵی ئیجرات بکرێت. لەوانە دەڵێ حکوومەتی عێراقی لەگەڵ هەرێمەکان و پارێزگانی کە لە هەرێمێکە کۆنەبوونەتەوە ڕێک نەکەوتون پێکەوە ئیدارەی مەلەفی نەوت و غازدن و ئەمەش بە دەرکردنی یاسای نەوت و غازی فیدراڵی لە 2007ەوە ئەم ڕشتوسە هەیە و ئەو ڕشتوسە لامەیە خوێندومەتەوە کورد نەک وەکو شەریک وەکو مساعید و ڕاوێژکارێک تەماشاکە
کەواتە باڵێن پرۆژەکە پرۆژێکی شکست خواردە بوو کوڕ رازی نەبوو پێی چونکە کوردی بە شەریکی ڕاستەقین نازانی وە چەندیر پرۆژەی تریان حاضر کردەوەی کە دەستور تعدیل کردن و هەموو ئەو مافانە لە کورسێنەوە کورد بە ناچاری گەیشتە باوەڕێی کە دەبێ خۆی دەست بۆ حەقی خۆی بات وە گروپی لە ئەزەماتی دەولیش پێشنیارێکیان کرد لەو کاتەیە کە مادەی ١ جێبەجێ نەکرا و باڵێ یاسای نەتوغازی فیدراڵی دەرنەکرا مافی هێنەوت فرۆشە بەڵێ کورد مافیەوە تورکیا بەشدار بێ و عێراقیش لێرەدا ڕێکەوتنی کراوە دیاریشەوە ڕەوانشا سۆرێک مەمجاش لە ڤیدیۆیەکە لەوتارێکە ئەڵێت ڕێکەوتین لەگەڵ عێراقات نەوت فرۆشین تا ئەو کاتەیە یاسای نەتوغازی فیدراڵ دەرەچێت لە ڕووی دەستوری بوونەوە بەڵێ ئەمە حەق خۆمانە دەستمان بردووە بۆ بابەتێک کە دەستوریە بەڵام لایەن ناشەفافیەکەوێت لە هەرێمی کوردستان ئەبێت پەرلەمانی کوردستان نوێنەر ڕاستەقینەی خەڵکی هەرێمی کوردستانە و با بڵێن نوێنەرەکانیان ڕنگدانەوەی هەموو خەڵکی کوردستانە دەبێ بزان ئەم گرێبەستانە لە کوێن و چۆن لانی کەمە یعنی ئەگەر گشتیشی نەبێت دەبێت زۆرینەی بزان و داهاتەکەشی ئەو یاسای سندوقی داهاتەکانی نەوتی کوردستان کە پەرلەمان دەری کرد ئەو داهاتە بێت دەڵێن ینی کاگڕێبوار ینی گرفتە سەرچەکە ئەوەیە کە لە هەرێمی کوردستان ئێستا ناشەفافێتەکەی ئەمەی کوشتووە ئەوەش خەتای مابڵێن بڕیاردەستانی یەکەمی هەرێمی کوردستانەکە دەست خۆش کاگڕێبوار دێمە خزمەت جەنابەت کاگ شیروان میرزا دووبارە سڵاوت لێ بێ ینی کاگڕێبوار ئاماژەی بۆدا ینی هەرێمی کوردستان بە پێی مادەکانی 11 مافی خۆی بۆ کە نەوتی فرۆشتووە واروەها گروپی قێرانی نێودەوڵەتیەکان ئەمریکا تورکیا تا ڕادێک عێراقیش لە سەردەمی خۆیان ڕازی بوو بۆی کە هەرێم نەوت بنێرێتە دەرەوە بەڵام گرفتی سەرەکی لێرەدا ئەوەیە کە ئێستا بۆتە لەمپەر لە بەردەم دروستبوونی لە بەردەم فرۆشی نەوتی هەرێمی کوردستان ئەویش ناشەفافی داهاتی نەوتی هەرێمی کوردستان و هەروەها گەندەڵی لە گرێبەسە نەوتیەکان ئەم گەڕەی دانوستان لە نێوان هەرێم و بەغدا بەڕای جەنابەت بۆ چارەسەری ئەم دۆسیە هەڵپەسێردراوانەیە یاخود نەخێر بۆ بەتەواوەتی خستنەوە ژێر ڕکێفی حکوومەتی بەغدایە کە مەلەفی نەوتی هەرێمی کوردستان بەتەواوەتی باڵادەست بێت لەلایەن بەغداوە سڵاتان لێم کاتتان باش سڵاو بۆ برای بەڕێز و خۆشەویستم کاکرە بوار و بۆ بینەرانی خۆشەویست طبعا ئەو بابەتە لە ڕوژاندنی لەو کاتدا دیارە مەلەفێکی سیاسیە بەڵام دوجار ئێمە ئەوەی کە کاگڕێبوار دێڵێ ڕاستە لە ڕووی دەستوریەوە لە ڕووی یاساییەوە جوڵاندنی کەسەکە ئەم کاتەدا ئەمانە هەمووی واقعن بەڵام شتێکی تر هەیەویش ئەوەیە کە ئێمە دەبێت لەگەڵ ئەمری واقع تەعامل بکەیت ئەویش ئەوەیە قرارێک لە محکەمەی اتحادیەوە دەرچووە کە قرار لە محکەمەی اتحادیەوە دەرچووە قرارەکە دەبێت هەموو لایەک پێوە پابند بن و بەداخەوە هەرێمی کوردستان درەنگ هەنگاوی ناوە حکوومەتی عراقی وەزارەتی نەوتی عراقی چەند هەنگاوێکی ناوە لە ڕاستیدا چەند وەرکشۆپ کۆبنەوە و چەند میکانیزمێکی داناوە و زۆر بە درەنگەوە حکوومەتی ینی بەبێ بەشداری هەرێم ئەوە بەڕێوە چۆکە شیروان بەڵێ بەبێ بەشداری هەرێم بەڵێ بەبێ بەشداری هەرێم ئەوەی من ئاگادار بم چەند کۆبنەوەیە کراوە لەسەر میکانیزمی جێبەجێکردنی یاساکە قسە کراوە دوو وەرکشۆپی گەورە کراوە خەڵکیان بان کردو خەڵکی مختص و شارەزە و ئەوەی کە دوێنێ هەوڵدرا طبعاً هەوڵێکی درنگ وەختی هەرێمی کوردستانە ینی هیچی لێشین نابێ با لێشین دەبێ ینی درەنگە بەڵام خراپ نییە بە تایبەت من پێم وایە کاتی خۆشی باسمان لەوە کرد لە چەند پێکەوتنێک کە ئەمە دەکرێت وەکو دەرفەتێکی باش حساب بکەینیان با بڵین تەماشا بکەین بۆ ڕێککەوتنی نێوان هەرێم و بەغدا قرارەکەی محکەمەی اتحادیش سەرەڕای هەموو تێبینیەکانمان لەسەری باس لەوە دەکات کە هەرێم و بەغدا بگەنە ڕێککەوتن یعنی بە هاوبەشی یان با بڵین بە هەماهەنگی چه ئیدارەی چەڵگەنەوتیەکان بدرێت چه مەسلەی فرۆشتنی نەوت و هێنانەوەی داهاتەکەی بێن هاوڕام لەگەڵ بەڕێستان کە بۆ لەگەڵ برای بەڕێزم کاکرێبوار کە مەسلەی ناشەفافی و با بڵین مرتاح نەبوونی خەڵکی کوردستان لە داهاتی نەوت وای کردووە کە ئێستا کەس دڵی بە با بڵین جێڕانەوەی سەیطرەی حکوومەتی اتحادی بەسەر نەوتەکاندا نەسووتێکە لە ڕاستیدا دەبێت زۆر بە وریایی مامەڵەی لەگەڵ بکرێن تا ئەو کاتێک کە یاسای نەوتوغاز دەردەچێت دەرفەتەکە ئەوەیە تەمەەن کاتی خۆی لە 2009 باس لەوە کرا کە کۆمپانیای سۆمۆ لە هەرێمی کوردستان لقێکی خۆی بکاتەوە یان کۆمپانیایەکی هاوشێوە لە هەرێمی کوردستان دروست بکرێ ئەمە سەرپەرشتی فرۆشتنی یان با بڵێن نەوتی کوردستان بکات طبعا ئەگەر لە فرۆشتنەکەیەوە سیر بکەین من پێم وایە ئەگەر هەرێمی کوردستان بگاتە ڕێککەوتنێکی عادیلانە و مقنیع بەوەی کە هەردوو لە قەناعەتیان پێی بێ
بۆ خەڵکی کوردستان و بۆ هەرێمی کوردستان باش دەبێت لە سێ ڕۆوە. ڕۆیچیان ئەوەیە کە ئەم گرێبەستانەی کە کراون لە زروفێکی با بڵێن ناسکدا کراون کە هەرێمی کوردستان پێویستی بە ڕاکێشانی کۆمپانیا گەورەکانی نەوت بۆ هەرێمی کوردستان لەوانەیە زۆرێک لەو عقدانە مغری بوو بن، یعنی با بڵێن سەرنج ڕاکێش بوو بن، امتیازاتێکی زۆری دابێ بە بەو شەریکاتانە. ئەمڕۆ حکوومەتی عراقی دەتوانێت پێیان دابسێتەوە و ڕاستیان بکاتەوە. ئەمە یەک. دوو، فرۆشتنی نەوتی هەرێم لانی کەم $10 لە نەوتی عراق کەمتر دەفرۆشتێ. ئەو کاتە ئێمە بە هەمان سعری نەوتی عراق تۆمۆ دەیفرۆشێ. ئەمە دوو. سێ، مەسلەی کری بۆڕی، ئێمە بە بۆڕی ناوخۆی کوردستان و بۆڕی تورکیا، ینی بۆڕی ئەوەی کە لە ناو خاچی تورکیادا ئەگەر نا بۆڕێکی عێراقا لە فیشخابرەوە تا بە نرجانزیکەی $10 کری بۆڕی دەدەیت کە عێراق $1.09 دەدا لە ڕاستیا بە تورکیا. کەواتە ئێمە لەم سێ ڕۆوە قازانج دەکەین. بەڵام داهاتەکەی ئایا لەگەڵ حکوومەتی اتحادی چۆن ڕێک دەکەوین، چۆن دەگەڕێتەوە بۆ هەرێمی کوردستان، پشکی هەرێمی کوردستان چۆن دیارەکرێت و ئەو کۆمپانیایەی کە ئێستا دوزار گەشتونەوە قەناعەتی کە کۆمپانیایەکی نەوت لە هەرێمی کوردستان بکرێت بارگاکەی لە هەولێر بێ، ئایا ئەم کۆمپانیای نەوتە نوێنەرایەتی حکوومەتی هەرێمی کوردستان تێدا چۆن دەبێت، دەسەڵاتی حکوومەتی هەرێم تێدا چۆن دەبێت، و چۆن ئیدارەی پێم وابێ لەسەرەوە ڕێکەوتون کە ڕێکخەرێک هەبێت لە نێوان هەرێمی کوردستان و بەغدایە بۆ ئەمە بەسە. بەتەنیا بە ڕێکخەرێک لەوانەیە هین نەکا ئیکتیفا نەکا ئەمە، لەبەرەوەی تەواوی دەسەڵاتی وەزارەتی نەوتی عراقی دەدرێتەوە ئەم کۆمپانیای کە هاوشێوەی کۆمپانیای نەوتی باکوور و کۆمپانیای نەوتی بەسڕەیە لە هەرێم دروست دەکرێت. ئەمە ئیدارەی چێلگەنەوتیەکان دەدا. ئایا ئەمە ئیدارەی چێلگەنەوتیەکانی کە پێش 2023 بۆ چۆنە دوای 2023 چۆنەوە ئەوانەی لە مەودوات دەبێت چۆنە بە کوردی بە کورتی دەبێت حکوومەتی هەرێمی کوردستان زۆر بە وریایانە و زۆر بە زیرەکانت دانوستان بکان فترەیە تا دەرچوانینی قانونی نەوتوغاز. دەرچوانی قانون نەوتوغاز ئەو کاتە ماف و ئەرکی هەر لایەک یاری دەکرێت، بەڵام تا ئەو کاتە دەبێت لەم دانوستانەدا زۆر وریابین و زۆر بتوانین. بەڵام ئاخر کاکشیروان هەر تۆ وەکو خۆت ئاماژەت پێدایانی هەرێم درەنگ چۆتە بەغدا بە تایبەتی بۆ مەسەلەی کە ئێستا دادگای باڵای فدرالی بڕیاری لێەوە. ئەگەر درەنگ چووە ینی دەرفەت ماوە کە هەرێم توانێت داخوازیەکانی خۆی بسەپێنێ لە ناو گفتوگۆکانە؟ تەسەور دەکەم دەرفەت ماوە، چونکە وەکو باسم کرد جارێ بڕیار درراوە کۆمپانیایەک دروست بکرێت. ئەم کۆمپانیایە لە هەولێر دەبێت. ئایا بەسەر پێکاتەی کۆمپانیایەکە و نوێنەرایەتی کورد تێیدا، نوێنەرایەتی وەزارەتی نەوتی عراق و وەزارەتی سامانە سروشتەکان تێیدا چۆن دەبێت، و ئایا چۆنێتی فرۆشتنی نەوتەکە سۆمۆ کە دەیفرۆشێ پارەکەی دەچێتە چ بانقێکەوە لەکوێ هەڵدەگیرێەوە چۆن دێتەوە، ئایا تێکەڵاوی پارەی نەوتی عێراق دەکرێت و پشکی هەرێم لە موازنە داری دەکرێت یان بە پێچەوانەوە ئەم پارەیە بەشی هەرێم خۆی جیا دەکرێتەوە. هەموو ئەوانە مەجای دانوستانی تێدا ماوە پێم وایە دەکرێت حکوومەتی هەرێمی کوردستان لەوانەدا بە وریاییەوە دانوستان بکاوە بزانێت کە ئەوەندەی بتوانێت مافەکانی خۆی حەقە دەستوریەکانی خۆی تێدا زامن بکات. دەست خۆش کاکشیروان دێمە خزمەت جەنابەت کاک ڕێوار، ینی مەسلەی ئەم بڕیاری دادگای باڵای فدرالی و ئەو بڕیاری کە لە ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی عراقیەوە دەرچووە بە تایبەتی کە قسە ئەکا لەسەر گرێبەسەنەوتیەکانی هەرێمی کوردستانی ئاماژە بۆەوە کە دەڵێ ئەم گرێبەسەنەوتیانە دەبێت پێداچوونەوەی بۆ بکرێت. وەکو کاکشیروانی ژاماژەی بۆدا ئەنێم گرێبەسەنەوتیانی هەرێمی کوردستان لەگەڵ کۆمپانیا جیهانیەکان لە کاتێکاوە ژۆکراوە کە هەرێمی کوردستان پێویستی پێی بۆ بەڕاستی بەرژەوەندی هەرێم لەوەدایە کەم گرێبەستانە پیاچوونەوەی بۆ بکرێت. ئەمە بەرژەوەندی هەرێم، بەڵام پرسیارەکە ئەوەیە بەرژەوەندی کۆمپانیا باڵاکان لەوەدایە کە گرێبەسەکانیان پێداچوونەوەی بۆ بکرێەوە ئەوان ڕازی دەبن لەسەر ئەم بابەتە بەهانە بە هەرێمی کوردستان ناگرن لە داهاتوە؟ بەڵێ، ئەنی من جارێ دادگای فیدراڵی من لە بەناوەی پێشتری شاب 52 ئەم باس کرد کە بەڕاستی ئینقلابی کرد بەسەر دەستورە. ئەم قسە من ئەیکەم لەوانەیە زۆر خەڵک یعنی پێی سیر بێم قساکەم. کاتێک بڕیاری دادگای فیدراڵی بڕیارێکی دەستوریە لە چوارچێوەی دەستورە بێت، ئەم بڕیارە لە چوارچێوەی دەستورە نەدراوە، چونکە مادەی 112 نەخشە ڕێگای ئیدارەدانی نەوت و غازی دیاری کردو لە عێراق و هەرێمی کوردستانیشەوە. ئەوەی لە بەرژەوەندی حکوومەتی عێراقیە بڕیارەکەی تێدا، ئەوەی دژی خەڵکی کوردستانە لە مەساحەتی خەڵکی کوردستانە لایداوە لە بابەتەکە. دواتریش ئەنجومەنی وەزیرانی عێراق جارێ وەزارەتی نەوتی عێراقی خۆی بۆ خۆی وەزارەتێکی نادەستوریە. بۆچی؟ لەبەرەوەی بە پێی دەستوری هەمیشەی نوێ ئەبێ یاسایەکی نوێ دەرکرێت بۆ تەشکیلکردنی تەنزیمی با بڵێن وەزارەتی نەوتی عێراقی، هەر خۆی بۆ خۆی وەزارەتەکە خۆی نادەستوریە.
بڕیارەکەی دادگا ئینقلاب بەسەر دەسوورە باشەمانە هەمووی پلانەکانیان غاز چارەسەر ناکرێت کاکڕێوەر بڵێ ئەم کێشانی کە لە نێوان هەرێم و بەغدا بە دەرکردنی یاسای نەوتوغاز لە پەرلەمانی عێراق و چارەسەر نابێت بەدڵنیای هەرێم و بەغدا ناگەنە ڕێکەوتن بۆ شەڕ بە یەک دەفرۆشنیان لەبەر ئەوەی کە حکوومەتی عێراقی ئێسش با بڵێن کە لە مێشی خۆیانە ئەویان هێشتا جێگەنەوەتەوە کە ئەمە دەوڵەتی نوێی عێراق دەوڵەتێکی فیدراالیە لەسەر ئەساسی تەوافقات و دیموکراسیەت و بنەماکانی دیموکراسی ئیدارەی دەوڵەت نەک لەسەر ئەساسی شۆڤێنێت بۆ وەڵامی پرسیارەکەی بەڕێزت ئەو کۆمپانیا زەبەلاحان ئەوەی کە من ئەو ماوەی چەند ساڵە بە دوای چم تا 53 گرێبەست 57 گرێبەست داتام بەڵێن دەست کەوتووە یعنی هیچ عقل و منطقێک ئەو ناخوێنێتەوە کۆمەڵی کۆمپانیای زەبەلاح وەکو شێفرۆن و ئێکسنمۆبیل و تۆتاڵ و مانە یعنی دەیان ساڵ خیبرە و ئەزمونیان هەیە ڕاوشکاری گەورەی جیهانیان هەیە بێن لە هەرێمی کوردستانە عقدێکی نەوتی بکەن بەبێ ئەوەی لەوە بگەن ڕۆژان حکوومەتی عێراقی کێشیانەوە دروستەکە هەر لە سەرەتا حکوومەتی عێراقی هەڕەشەی لێکردوون ڕەشەی ئەوەی لێکردویاندا دادگا و لە عێراق با بڵێن پرۆژیان ناداتێ دەیان کێشەی بۆ ناونەتەوە یعنی ئەم کۆمپانیانە ئەوەندە بێ ئاگا و نەزان و بێ ئەزمونن دێن لە هەرێمی کوردستان عقدی نەوتیەکەن و لە دوایە زەرەکەن ئەمە سەرکێشی بۆ ئەوان کردویانە یاخود نەخێر بە قەنەعاتی من سەیری یاسای نەوت و غازی هەرێمی کوردستان ژمارە 22 ساڵ 2007 یان کردەوە کە پشتی بە مادەی 111 و 12 115 121 بەستووە ئەنجاو هاتون گرێبەستیان کردو دوای ئەوە لە ناو گرێبەستەکانە ینی من گاڵتەم لێ دێت ئەوان حکوومەتی عێراقی دەیوێت هەرێمی کوردستان تەسلیم بێت نەک مفاوازاتی لەگەڵاوکە هەر بڕیارەکە خۆی دیارەوەی 24 سێ کە داوایان کرد لە هەرێمی کوردستان ئەم کۆمپانیانە لە عقدە نەوتیەکانە دووشتیان تەزبیت کردووە کە بە ئاسانی حکوومەتی عێراقی ناتوانێت ینی کۆنتترۆلیکە یەکەم سوباتی تەشریعی پێڵن لە قانونا ئەوەیە کە جێگیری یاسایی مەبەستەکە چیە لەمە ئەڵێ هەر کاتێک لە هەرێمی کوردستان یا لە عێراق یاسا گۆڕا هەر شتێک گۆڕا ئێمە هەر بەو یاسا کۆنە ئەڕۆین و ئەم عقدە بەپێی ئەو یاسا ئیشی لەسەرەکەێت بۆتان نییە بەپێی یاسای نوێ ئەوە بڕیاری خۆیانە خۆ بڕیاری عێراق نییە چێ بڕێ یعنی ئەو بڕیاری کۆمپانیەکانە کە خۆیان لەو مەبدەئەوە لەگەڵ هەرێمی کوردستانە هەرێمی کوردستان بەڵام مەخری ئێستا دادگای باڵای فیدرالی عێراق هەموو یاسا و گرێبەستەکانی نەوتی هەرێمی کوردستان زەربی سفرەکە ینی تۆ ئەو لەبیرە پێم وتم دادگای فیدرالی هاتووە ئینقلابی کرۆ بەسەر دەستوورە لەبەر ئەوەی لە مادەی 112 نەخشە ڕێگای ئیدارەدانی مەلەفی نەوت و غازی دیاری کردو ئەو هاتووە ئەوەی کە لە بەرژەوەندی سنتەرە ناوەندە بڕیارەکەی لەسەر دەرکردە ئەوی لە بەرژەوەندی هەرێمی کوردستانە لای بردووە ینی ئەمە بۆیە نادەستوری بوونی بڕیارەکەیە لەلایەکی ترۆ لەناو عقدەکە ئەوەی تایە کە هەر کاتێک کەیسێک تووشی کێشە و منملانێ بوو لە نێوان هەرێمی کوردستان و کۆمپانیاکە کە هەرێمی کوردستان وەکو بەشێک لە دەوڵەتی عێراقی هەرێمێکی فیدراالی و بەشێک لە منزومەی دەوڵەتی عێراقی بە هیچ یاسایەکی عێراقی لە هیچ دادگایەکی عێراقیە ئەم کەیسێک لای ناکرێت بەڵکو بێ بچێ بۆ دادگای نێوبژێنانی نێودەوڵەتی محکمەی تحکیمی لەندەن بێت فەڕەنسا بێت واشنگتۆن بێ ئەوانەی کە لە دنیا هەیە لەوێ کەیسەکانێک لایکەنەوە بەیانی حکوومەتی هەرێمی کوردستانیش تەسلیم بێت بابەتەکان بچێتەوە بە عێراق ئەم کەیسانە هەر ئەبێ بڕۆن بۆ دادگاکانی لەندەن و واشنگتۆن و فەڕەنسا لەبەرەوە ئاسان نییەوە ئەم کۆمپانیا کەیسی کۆمپانیەکان یا گرێبەستەکان یاخود گرێبەستەکان ئەوەی کە حکوومەتی عێراقی دەیەوێت ئەڵێمە بە پێی خواسی خۆمان و زروفەکە و واقعی نێودەوڵەتەکە ینی هەمواریان نەکەین و دەستکاریان نەکەین ئەیان گونجێنی لەگەڵ دۆخەکە بەڵام پێدووە نییە ئەمە مافێک بێت ینی لە سەرەتا ئەگەر مافی حکوومەتی عراقیش نەبێ خۆ مافی هەرێمی کوردستانە لە داهاتووشی نزیکا چاو بشێنێتەوە بەم گرێبەستانە ئیتر بۆ ئێمە پێمان ناخۆش بەگەر حکوومەتی عێراق بڕیاری وا دەربکات خەڵک واڵێ یعنی پرسیاری خەڵکە بەڕاستە وەکو کەسێکی یاسایی هەمووەکو سپۆرێک لە بای گرێبەسی نەوتی قسە بۆکەم کاتێک کە تعدیلی با بڵێن بینەکرێت گرێبەسی نەوتێکرێت کۆمەڵە قاعیدەی قانونی هەیە ظروفی تاریئە هەیە مثلا دۆخێک دێتە پێشەوە کە بوومە لەرزەیەکە بێت فەیەزانێکی گەورە ئەبێت کاریسەیەکی نەخۆشی بڵاو بێتەوە کێشەیەکی گەورە دروستە بێت لایەنی هەرێمی کوردستان یان لایەنەکەی تر ناتوانن ئەرکەکەی سەرشانیان جێبەجێکەن باشە بۆ نەکات لە کاتی بانمونێک بێن لە کاتی کۆرۆناکە نەوت هاتە لە 6 دلار هاتە سەر 16 دلار باش لایەنی هەرێمی کوردستان ناتوانێت التزامەکەی جێبەجێکە بەرامبەر کۆمپانیاکە لە گەڕانەوەی با بڵێن کولفە و قازانج و ئەو شتانەی کە هەیە لەو کاتێ هەرێمی کوردستان بەهۆی ئەو دۆخەپێ ئەو زروفەت پێڵەن زروفی تاریە کۆمەڵە قاعیدەمان هەیە لە قانونا کە گرێبەسەکەی پێ تعدیلەکە ئەیتوانی لەو کاتە داوای ئەو کە چاوپێکشانەوەی بە گرێبەسەکان بکرێتەوە بە بەرژەوەندی هەردوو لا چونکە ناهاوسەنگیەکەیە
بەڵام ئێستا کە نەوت بەرزبێتەوە لە سەری $100 هیچ یعنی بابەتێک نییە لەوەی کە هەرێمی کوردستان بێ داوای تعلیلی گرێبەستەکان بکە و یاخود حکوومەتی عێراقی لەگەڵ ئەوەشە 6 مانگ پێش ڕوخانی بەعس 106 کۆمپانیای نێودەوڵەتی لە فەڕەنسا کۆبوونەتەوە نەخشە ڕێگای بزەی نوێی ڕۆژهڵاتی ناوەڕاستیان داناوە کە گرێبەستی مشارەکە بنتاژە هەڵبەشی لە بەرهێنانی نەوتایە ئەمە عەقدێکە ئەم جۆرەیان یعنی پەسەندکراوە و ئاسان نییە حکوومەتی عێراقی بێت بیگۆڕێ بۆ خدمەی مقاولاتەکەی خۆی کەیسەکە لە دوای 1950 انقلابی عەبدولکەریم قاسم هەتا ئێستا لەگەڵ عێراقا شەڕەکە ئەوەیە کە کۆمپانیا نەوتەکان يعني قبولی ناکەن مقاولات بێنە عێراق بە $200 ئەبێ شەریک بن لە بابەتەکە چونکە لە 1970 تا لە بەرامبەر 75 ساڵ امتیازی نەوتی کەرکووکە ویلایەتی مستەقلەکاندەوە بە عێراقەوە و شەریکە هۆڵندا و فەڕەنسا و بەریتانیا و ئەمریکایەکی لە ساڵ 25 ئەو امتیازیان بردووە بەڵێ دابەشیان کرد بەنی خۆیان لە ساڵ 95 امتیازەکە بۆ 4 وڵاتە بوو 5 بۆ کابراایەکی ئەرمەنی بووە کە پێشتر لە کای دەوڵەتی عوسمانیا ینی کە نەوپشکنی کردو بە دوای نەوتاگەڕاوە دەست خۆش کاگرەوە چەندێم و خزمەت جناب بە تایبەتی بۆ گرێبەستەنەوتیەکان کاگ شیروانی ئەمە کە ئێستا دەگوزارێت ینی لەلایەک یعنی ئێستا حکوومەت و خەڵک بۆتە دووبەرە بەڕاستی ئەوەی کە وەکو دەوترێت و وەکو خەڵک دەیڵێت ینی خەڵک پێی خۆشە ینی ئەم مەلەفە بچێتەوە دەست حکوومەتی عێراقی بەرمەبنای ئەوەی کە موچە و شایستەی دارایی خۆیان لە کاتی خۆیان وەرگن و لایەن بەغاوە بۆیان بێ بەڵام لە بەرامبەر حکوومەتی هەرێمی کوردستانێ پێ دوایە ئەوەی کە دەگوزارێ ئێستا لە نێوان هەرێم و بەغدایە تەسلیمبوونی تەواوەتی هەرێمی کوردستانە بە بەغدا ئەگەر وابێ هەرێمی کوردستان بەمە ڕازیە بێت چکە ئەزانین هەرێمی کوردستان تەنها بەرژەوەندی خۆی نییە لە مەسەلەی نەوت و غازەکەدا بەرژەوەندیشی هەرێمایەتی و نێودەوڵەتیشەیە بەڕاستی لە گۆڕێدا مەسەلەی مەلەفی نەوت و غاز لە نێوان هەرێم و بەغدا مەلەفێکی ئاڵۆزە و چەند ساڵێکە چێشمە چێشم و دوا بڵێین مقۆمقۆی زۆری بە دوای خۆی داهێناوە وەکو جەنابەت دەفەرمی هەرێمایەتیە و نێودەوڵەتیشە لە ڕاست بەڵام با ئێمە بە لە ڕووی واقعیەوە سەیری هەموو ئەفسانێکی کاگڕێبوار دێڵێ ڕاست و مەرج نییە ئێمە کاتێک کە نەوتەکەمان دەدەینەوە عێراق دنیا بێتە شامی شەریک ئەوەش هەیە عێراقش بۆ خۆی دەوڵەتێکە کە لەوانەیە نەتوانێت یان نێوێ بە واجباتی خۆی هەستێ بەرامبەر هەرێمی کوردستان بەڵام جارێ یەکەم عێراق لە دوای 2003ەوە هەموو ئەو کۆمپانیانەی کە هێناونی کۆمپانیا گەورەکانی دنیا کە لە خواردن و ناوەڕاستی عێراق لە بواری نەوتدا کار دەکەن هەمووی عەقدی خدمەیە لە بەرامبەر چەند دۆلارێک هاتوون ئیش بۆ عێراق دەکەن یعنی هیچ عەقدی شەراکە نییە لە عێراقدا هیچ عەقدێکی وەکو هاوشێوەی عەقدەکانی هەرێمی کوردستان نییە ئەمە یەک دوو ئەو عەقدانێکە لە هەرێمی کوردستان کراوە بە اعترافی سەرۆکی حکوومەت و شارەزانی بواری نەوت لە باشترین حاڵەتدا لە سەدا چلیەکی داهاتێتەوە بۆ خەزێنەی حکوومەت ئەوەی تر هەمووی دەڕاو بۆ کۆمپانیاکانی نەوت و کرێی بۆ ڕی و دەبێتە خەرجی کەواتە گرێبەستانە خراپن یانی ئەگەر ئەم گرێبەستانە ناڵم ینی لە دنیادا لە هیچ شوێنێک نییە هەیە بەڵام زیاتر لەو شوێنانە هەیە کە با بڵێن ڕسکیان هەیە یعنی لە شوێنێک بە تایبەتی ئەوانەی کە با بڵێن احتیمالی هەیە نەوت تێدا نەبێت کۆمپانیایەک عەقدی لەگەڵ دەکەن دەڵێن لێرە پشتینمان بۆ بکە گەر دۆزیتەوە نەوتەکە بە هاوبەشی با بڵێن بەرهەمەکەی ڕێک دەکەوین لەسەرەوەی کە لە 150 بۆ ئێمە 50 بۆ تۆ 40 بە 55 بە 45 ینی بە شێوەیە گشتەکە بەڵام ئەم گرێبەستانە بۆ هەرێمی کوردستان و عێراق کە لە 100 کۆمپانیاکە دەگاتە نەوت وە قورس نییە و ئاسانە تێیدا لە ڕاستیدا زۆر با بڵێن هەڵخەڵەتێنەر بوو بۆ کۆمپانیاکانی نەوتی دنیا وای لێکردوون کە بێن سەر ڕای ئەوەی کە لەوانەیە زانی بیژیان ڕاستە وەختی خۆشی عێراقی ئینزاریکردن و وەختی خۆی عێراق ڕیاریەوەیدا کە هەر شەریکەیەک لە هەرێمی کوردستان کار لەنەوتدا بکات لە خواروی عێراق ناهێڵە کار بکات لەنەوتدا بەڵام دوجار هەر کاریان کرد ئێستا قۆناغێکی نوێ هاتووە پێش قۆناغە نوێیەکە لە دوای قەراری مەحکەمەی ئیتیحادی و بیریشمان نەچێ دوێنێ شەریکەی سۆمۆ لە وەڵامی ئاژانسی ڕۆیتەرز وەڵامی ئەوەی داوەتەوە کە لە دوای قەراری مەحکەمەی ئیتیحادی قانونی نەوت و غازی هەرێم قانونێکی باتڵە ئیشی پێ ناکرێت و گرێبەستەکانی نەوت کە لە هەرێمی کوردستان لە نێوان هەرێمی کوردستان و کۆمپانیەکان کراون هەمویان باتڵن
و ئیشیان پێ ناکرێت. ئەیکەواتە چۆن نتوانین تا ئێستا ئێمە نەوتە نێرینە دەرەوە ڕاستی کاکشیروان لە ڕاستیدا لەبەرەوەی عێراق ینی بارودۆخێک هاتوۆتە پێش لە عێراق نە عێراق دەتوانێت وەکو دەوڵەتێک بە تەواوی سیادە بەسەر هەرێمی کوردستاندا بکەوە نە هەرێمی کوردستانی شتایستا بە تەواوی چۆتە ژێرباری ئەو قرارە ئەگەر نا عێراق ئەگەر لەوە زیاتر بنمونە گفتوگۆ نەکرێ من پێم وایە عێراق قرارێک دەرکا بڵێ نەوتی هەرێمی کوردستان قاچاغە یان هەر کۆمپانیایەک هەر وڵاتێک هەر شەریکەیەک بکرێت ڕوبەڕووی یاسایی دەبێتەوە ئەوە نەوتی هەرێمی کوردستان هەم نرخەکەی زۆردا دەبەزێ ئەم ڕیسکێکی گەورەیدا لەوانەیە زۆر کەس نکڕێت بۆیە تەمان بیریشمان نەچێ خۆ حکوومەتی عراقیش سکاڵای لەسەر تورکیاش هەیە لە محکمەی پاریس بەڵام ئەخرەوە سێنراوە هەر لە کۆنەوە سێنراوە سکاڵای ئەمە بەس عادل عەبدولمەهدی وەختی خۆی نەچوو تەمان وەستاندویانە نەک کۆتاییان پێهێنا وەستاندویانە بەڵێ وەستاندویانە بۆ ڕۆژەی کە ئیشیان پێێتی وەکو چۆن لە 2011 ئەم قانونیان و ئەم قرارەی محکمەی اتحادیان وەستاندی بوو تا ئەو ڕۆژەی ئیشیان پێبوو لە ماوەی شەو ڕۆژێکدا قرارەکە دەرچوو باشە پێدوانیە ینی کاشەوە من لە سەرەتای بەرنامەکە شاوتم چەندە ئەم بابەتە ڕەهەندی یابووری هەیە ڕەهەندە سیاسەکەی زاڵترە پێ دوایە ئەگەر لە داهاتووە ینی تا ڕادەیەک ینی وەزئی سیاسی لە عێراق بەلایەکی باشە گوزەراوە هەرێمی کوردستان و تایبەتی هەندێک لە پارتە سیاسیەکان لە هەرێمی کوردستان ئەگەر وەزئی سیاسیان لەگەڵ لایەنە سیاسەکانی عێراق بەگشتی و هەرێمایەتی باش بێت پێ دوایە ئەم قەزیە تا ڕادەیەک دامرچێتەوە ئەم قەزیە یەکدا دەمەچێتەوە دوو ڕێوشوێنی جێبەجێکردنی ئاسانتر دەبێت وا ڕێک دەکەون لەسەر جێبەجێکردنەکەیەوە بێت کە هەردوو لاپێی ڕازی بن کاک هاوڕێ مشکلەکە ئەوێ دەبێت ئێمە لەوە تێبگەین مەسەلەی وزە بەگشتی چەند اقتصادیە ئەوەندە سیاسیە و پەیوەندی بە وڵاتە زلهێزەکانی دنیاوە هەیە ئێمە لە هەرێمی کوردستان لە هەرێمێکی فیدراڵی بچووکی بەشێک لە عێراق باسی نەوتوغاز بکەین پەیوەندی بە ئەمریکا و رووسیاوە هەیە پەیوەندی بە ئێران و تورکیاوە هەیە پەیوەندی بە وڵاتانی کەنداوە هەیە پەیوەندی بە ڕێکخراوی ئۆپیکەوە هەیە یعنی ئێمە دەبێت بزانین مەسلەی وزە لە دنیادا بە تەنها فرۆشتنی کاڵایەک نیە و پارەکەی هەڵ وەرگری و تەواو چەندەی اقتصادیە دوو ئەوەندە سیاسیە دەبێت ئەوە باش بزانین لە نێوان هەرێم و بەغدا شار بەم شێوەیە ئەگەر ئێمە بە تایبەتی ئێستا بۆ لە 2019 ئێمە نەمانتوانی ئەو پەیوەندی باشەی کە لەگەڵ بەڕێز عادل عەبدولمەهدی هەمان بوو 250,000 بەرمیل نەوت ڕادستی سۆمۆ بکەین و تەواوی پشکی هەرێمی کوردستان لە بەغداوە بێت کە من دڵنیام ئەو کاتە بەڕێز عادل عەبدولمەهدی دەیکرد هەروەکو چۆن مانگانە 453 میلیارد دیناری دەنات ئەو کاتە نەوتمان ڕادست کرد بە بەو ڕێوشوێنانەی کە دەمانتوانین لەگەڵ سۆمە و لەگەڵ حکوومەتی عراقی ڕێک بکەوین و زەمانەتی مافە دەستوریەکانی خۆشمان بکەین و ئەو مقۆمقۆی لەسەرەوە هەیە کە هەرێمی کوردستان نەوت ڕادست ناکا و تەنها خۆ بشمان کردایە کاک شیروان دوجارەوە تا بڕیارێکی ئاوهای وەکوی دادگای باڵای فیدرالی یعنی هەموو ڕیسەکە کاتەوە بە خوری دوجار ئەگەر ئێمە نەوتمان ڕادست کرد بە ئەو کاتە بنمونە لە بە شێوەیەکی تر لەسەر ڕادستکردنی نەوت ڕێکەوت پنجکە وەکو باسم کردم بابەتە دەمێکە هەیە چەند پێشنیارێک هەبوو پێشنیارێکەوە بوو کە سۆمۆ لە قەیەکی خۆی لە هەرێمی کوردستان بکاتەوە و سۆمۆ نەوتی هەرێمی کوردستان بۆ هەرێمی کوردستان بفرۆشێ ئەمانە هەموو یعنی پێشنیار بۆ ڕاستە نەچوونە بواری جێبەجێکردنەوە بەڵام دوجار هەرێم و بەغداش هەردووچیان کە دەگەیشتنی ئەو حاڵەتەی کە هەرێم نەوتی خۆی بفرۆشێ بەسەر بەخۆ و عێراق بێدەنگ بێ لە بەرامبەر هەندێک امتیازی دیکە ئەم مەوزوعات بێدەنگەی لێ دەکرا تا گەیشتە ئەو ڕۆژەی کە ئەو قەرارەی محکمەی اتحادی دەربچێت ئێستاش دەبێ ئێمە ئەم قەرارەی محکمەی اتحادی بە دەرفەت بزانین بۆ ڕێککەوتن بۆ جێگیرکردنی بەشێک لە مافە دەستوریەکانی خۆمان لە مەسەلەی نەوتوغاز تا ئەو کاتێک قانونی نەوتوغاز دەربچێت من لەگەڵ بەشی زۆری قسەکانی برای بەڕێزم کاک ڕێبوار هاوڕام کە ئەمە مەسەلەی دەستوری مافە دەستوریەکانی هەرێمی کوردستان مادەی 11 چۆنە مەسەلەی دارەدان بەڵام دەبێت ئێمە لەگەڵ ئەمری واقع تەعامل بکەین ئەمری واقع ئەمڕۆ حکوومەتی اتحادی دادگای باڵای اتحادی کە ئەندامی کوردی تێدایە و ئێمە لە بەشێک لە قەرارەتەکانی بنمونە دەستخۆشی لێ دەکەین ئەم قەرارەشی دەرکردووە کە لەوانەیە لە قازانجی ئێمە نەبێت زۆر باش بەڵام دەرفەتێکی داوە لە کۆی یاساکەدا ینی بە شێوە گشتەکەی ئەگەر سەیری بکەین دەرفەتێکی داوە بە نێوان هەرێم و بەغدا بۆ ئەوەی ڕێکەون لەسەر میکانیزمی جێبەجێکردن من پێم وایە محکمەی اتحادی نایەتە ناو تەفاسیلی ئەوەی کە ئەم قەرارەت چۆن جێبەجێکراوە لە نێوان هەرێم و بەغدا بۆیە دەکرێت هەرێم و بەغدا لەسەر ئالیەتی جێبەجێکردنی یاساکە ڕێک بکەون
و چۆن یاساکە جێبەجێ دەکەن چۆن عفو قەرارەکەی محکمەی اتحادی جێبەجێ دەکەن تا ئەو کاتەی کە دەگەینە ئەوەی لە پەرلەمان یاسای نەوت و غاز دەربکەین. یاسای نەوت و غاز سێ درافتی جیاوازی هەیە، سێ ڕەشنووس لە پەرلەمانە، هیچیان تا ئێستا لە نێوان هەرێم و بەغداد تەناوەت لە نێوان پارێزگاکان و بەغدا وەکو حکوومەتێکی ناوەندی و مەرکەزی کێشە و گرفتی زۆری لەسەرا. بەڵام ئەگەر قەراری سیاسی هەبوو لەسەرەوەی کە عێراق پێویستی بەوەیە قانونی نەوت و غازی هەبێ دەکرێت هەموو لایەنە ناکۆکەکان لەسەر قانونی نەوت و غاز ڕێک بکەون و لەم خولێ پەرلەماندا قانونی نەوت و غاز دەربکەن. ئەو کاتە بەشی زۆری کێشەکانی نێوان هەرێم و بەغدا پارێزگاکانی کە نەوتیان هەیە لەگەڵ بەغدا دەکرێت بە قانونی نەوت و غاز چارەسەر بکەن. هەردوو جاری ژۆک و جەناب دووست ینی پێویستە تا ڕادێک متمانە لە نێوان هەرێم و بەغدا دروست بێتەوە هەرێم بە تایبەتی نیەت پاشی خۆی نیشان بدام جارە ریجەبێ یا نەوتەکە یا پارەکە تەسیم کە سوپاسەکەم دێمەوە خزمەت جەنابەت کاک شیروان کاگێ ڕێوارانی مەسلەی نەوت و غازی هەرێمی کوردستان ینی مەسلەیەکی گرنگە لە نێوانی هەرێمایەتی و هەروەها لە نێوانی بەغدا و هەرێمی کوردستانە دەرچووە. ئێستا قەزیەکە بۆتە قەزییشی نێودەوڵەتی بەڕاستی. بەڵام ئەم مەسلەیە تا ڕادەیەک ینی کپ کرابووە تاوەکو کاتانی کە هەرێمی کوردستان باسی لە قەزییشی زۆر گەورە کرد کە هەندێک وڵاتی زلهێزی گیان بەلایەنەوە بڤە بوو ئەوش مەسلەی غاز بوو. غاز تا چەندە بۆ هەرێمی کوردستان لە ڕووی یاسایی و قانونیەکەیەوە ئەتوانێت وەکو نەوت بینێرێتە دەرەوە ئەگەر ئەتوانێ بۆ لە ئێستادا ئەم ستۆپە کرا بە هەرێمی کوردستان. بە قەناعەتی من کاکاوڕێ بەعنی لە دوای جەنگی جیهانی یەکەم ئەو فرسەتەی کە 7 ساڵ چاوەڕێی کوردیان کرد کە امتیازی نەوتیان باتێ بە ڕۆژئاوا کورد نەیتوانی ئێستا ئەو دۆخە بە قازانجی کورد ینی لە دوای 100 ساڵ ینی دۆخێکی وا زێڕین ئاوتونی بۆ کورد قەت نەڕەخساوە بەقەدەری ئێستا کە کورد بزانێت تەعاملکە لەگەڵ بابەتەکە. بۆچی؟ لەبەر ئەوەی کە ئێستا ئەمریکا و ئەوروپا و ناتۆ لە سنگەران لەگەڵ ناڕاستەخۆ لەگەڵ رووسیا لە جەنگا لە ئۆکرانیا باشە رووسیا و ئۆپێک ینی ئۆپێک و پلس لە بە قیادەی رووسیا و سعودیە پێکەوە با بڵێن هاوپەیمانەتیان کردووە کە بەرەیەکن دژی ڕۆژئاوا و فرسکردنی هەژمونی وزەی خۆیان بەسەر ئەوانە و ئەو جەنگە جەنگی یەکلاکەرەوەی ینی شکاندنی ئیرادەی هەر لایەکە بۆ لایەکی تر ئەمان دەیانەوێت هەژمونیان زاڵکەن بەسەر ڕۆژئاوا لە ڕوویزەوە ئەوانش دەیانەوێت ئەم هەژمونە لە کۆڵی خۆیان کەنەوە لە خۆیان لابن. کورد لێرە ینی ئۆپێک پلس ئێستا بوونتە دوژمنی با بڵێن ناتۆ و ئەوروپا و ئەمریکا لە کۆبنەکانی دوێنێک کە لە ئەوروپا کراوە. ئۆپێک پلس بە هیچ شێوەیەک پشت ناکەنە رووسیا باشە عەرەبەکان بە عێراقیشەوە عێراق ئەندامێکی ئۆپێکە و ئۆپێک ئیمارات و سعودیە و عێراق و هەموو دەوڵەتانی سیانزە دەوڵەتەکەی ئۆپێک پێکەوە پشتیوانی رووسیاکەن باشە بوو سنگەریان گرتۆ لە ئەمریکا ئەوروپا و لێرە کورد هەلێکی زۆر زێڕێنی دەستکەوتە چ لە بواری نەوت چ لە بواری غاز کە با بڵێن ئەو هەلە بقۆزێتەوە. لە ڕابردوو بینیمان کە حکوومەتی عێراقی لە سەدەمی عادل عەبدولمادی ویستی کەیسەکەی دادگای ناوبژیوانی فەڕەنسا زین و کاتەوە یەکسەر ترام هاتە سەرخەت وتی ئێمە گەمارۆ مەخسووە سەر ئێران ئێستا 600,000 بەرمیل ڕۆژانە دەخاتە بازاری جیهانی و ئەگەر بێت و تۆ ڕای گریت ئێمە تووشی با بڵێن هەڵاوسانە بین لە نرخان. ئێستاش هەمان شتە ڕۆژانە ئەوەڵێن 500,000 بەرمیل من ئەوە بەڕاستازان زۆر لەوە زیاتریشە دەباتە بازارەکانی جیهان. ئێستا حکوومەتی با بڵێن ئێستا ملیۆنێک با بڵێن بەرمیل نەوتی ڕۆژانەی رووسیا ناچێتە بازارەکانی جیهان و لە ئێستادا هەرێمی کوردستانە بۆ شاپڕکات بەڵێ سێکە ئەوروپا و بڵێن بەتابەتی وڵاتانی کە یەدەکی نەوتیانەیە کاس بڕیارەنداوە 180 ملیۆن بەرمیل لە یەدەکی نەوتی خۆیان بەکاربێن یابانە با بڵێن ئەمریکایە ئەو چەند دەوڵەتەیە لە بۆی تەعویزی نەوتی رووسیا بکەنەوە کە ملیۆنێکە خۆیان 1.3 ینی ملیۆنێک و 300,000 بەرمیل لە نەوتی یەدەکراوی خۆیان تا 6 مانگی داهاتوە خەنە بازارەوە باشە. یعنی لێرە ئۆپێک پلس بەگویان ناکات هەرێمی کوردستان لێرە ینی ئەو چانسەی هەیە کە باشە چانسەمان هەیە ناکەونە نێوان ئەم بەرداشە بمان هاڕێت چکە بەڕاستی ینی فرسەتێکی مێژویە لەگەڵ رووسیا ئەوش مەترسیەوە لە وڵاتانی هەرێمی بەڵام ئەمە چانسێکی زۆر زۆر گەورە ئەمە لە بوارنەوتەکە کە ئەگەر یەکێتی و پارتی دوو حیزب سەرەکیی کوردستان حکوومەتی کوردستان یەک و یەکگرتو بن و لەو لاشەوە مەسەلەی ناشەفافێتەکە ڕوونکەنەوە خەڵکی کوردستان و متمانە بدەنەوە خەڵک ئێمە لە ڕووی نێودەوڵەتیەوە کە پرسیارەکەی بەڕێزت باشترین پشتیوانیمان دەبێت باش ئەمە لە غازیش
ئێمە 5.7 تریلیۆن مەتر سێجا غازمانێ لە نێو کوردستانە باشە ئێستا ئەوروپا سێشەمەی ڕابردوو لەم حەزەرێکە لەم شای سێمانەیە کابراایەکی هۆڵندی حەزەرێکی گرت من لێ بەشدار بووم پرسیاری ئەوم لێکرد وتم ئێوە ڕوئیاتان چێ بۆ هەرێمی کوردستان ئێمە گەلێکی هەژمونگەرانین داگیرکردنین وەکو نەتەوەکانی دەوروپشتی ئەمە وەکو رووسیا و هەروەها نەوت و غازیشمانەیە بەردووکیان بەدیلن بۆ رووسیا بۆ نەوت و غازی رووسیا و خودی رووسیا بۆ ئێوە ڕوئیاتان چێ وەڵامەکەی ئەوە بوتی ئەبێ ئێوە یەک و یەکگرتو بن و لەگەڵ بەغدا ڕێکەون من دەرگای ئەوروپاتان بۆ کەوتانی ڕێکەوتنەکان ئێمە ئەگەر بێت و لەگەڵ بەغاش ڕێنەکەوین خۆمان یەکگرتو بین بەدیلی غازی رووسیا لە سەتا دەی هەرێمی کوردستان دەتوانن لە سا دەی ئەو غازەی کە ئێستا ئەوروپا لە سا چلوەیەکی غازی رووسیا ئاکرێت تا ئێستاش وەنەوتەکەش ئەکرێت لەو کاتە ئێمە دەتوانین لە سا دەی غازی ئەوروپا دابینکەین ئەمما با بڵێن فاکتەرێکی بەخوەتەوە نزیکتری شوێن لە ئەوروپا و دوای رووسیا هەرێمی کوردستانەکە 1000 کیلۆمتر باشە ئەگەر ئێمە یەک و یەکگرتو بین هەردوو هێزە سەرەکیەکە و خەڵکی کوردستان و حکوومەت و پەرلەمانەکەمان ئێمە باشترین شانسی نێودەوڵەتیمانێکە لە ئێستاشا لە ئێستا غاز هەناردە بکەین و بە قەنەعەتی من ئەمریکا ئەگەر هێزە سەرەکیەکانیش و حکوومەتیش خواستی لەسەر نەبێت ڕۆژە ڕۆژان گەیشتە حاڵەتی پێویستی ئەبێ هەر ئەو چەند ینی پرسیار من بە منی ئەوەی وەڵامی ترشی داموتی ئێمە پێشتر 28 ساڵ پێویستمان بە ئێوە ئێستا 15 ساڵ پێویستمان پێتانە لەبەرەوەی ئەم کەیسی با بڵێن ئۆکران رووسیا وای کرد لە دۆخی ئەوروپا و ئێمە بڕیار ئەوە بدەین زووتر لە ماوەی 15 ساڵا بگەینە وزەیەکی نوێ بەدیلی غاز و نەوتی رووسیا باشە ئیتی ئێمە 15 ساڵی تر ئیتر ئیشمان بە ئێوە نامێنێت دەبێت ئێوە خۆتان لە ماوەی 15 ساڵا ڕێکەونە لەگەڵ ئێمە و دوای پلانی دوای 15 ساڵەکەشتان هەبێ بە خۆتان باشە کەواتۆک و کاکشیروانی ژووتی ینی ئێمە پێویستە ئەمە بکەینە دەرفەتێک ئەم مەسلەی کە ئێستا دادگای باڵای فدرالی وروژانێتی بۆی کە بگەینە چارەسەر لەگەڵ بەغدا چکە بەڕاستی هەموو ڕێگا چارەسەرەکان بەغدایەوە تا ئەوانش ئاماژیان بۆ داوە ئێمە توانین ئەمە بکەینە دەرفەتێک من ئەمڕۆ لە ئەم ئێوارەسەی بابەتێک کرد لە ڕۆژنامەی لەندەنی عەربی زۆر جوان شیکارێکی کردبوو کە یەکێتی نیشتمانی کوردستان بەڕاستی لێرە لەم کەیسا یعنی ژیرانە و منطقیانە و عەقلانیان تەعامل لەگەڵ بابەتەکەکە لایەک پارتی دیموکراتی کوردستان بە تەواوی ڕفزی بڕیارەکەی دادگای فیدرالی و هەموو ما بڵێن ڕێکەوتێکی کردووە لایەکی ترەوە یەکێتی نیشتمانی کوردستان لە زاری وتەبێژەکەیەوە دەڵێت ئێمە ئامادەین بۆ گفتوگۆ و با بڵێن یەکتێگەیشتن لەگەڵ بەغدادا و هەم مەسلحەتی بەغدا و ئەخوازی و هەم هەرێمی کوردستان و هەم خەڵکی کوردستانش بۆی ئێمە دۆخەکە ئەوەی تر نەئاڵسێنین و لە زاری وتەبێژەکەی یەکێتیەوە دەڵێت ئەم بابەتە هەڵگیراوە بۆ دوای تەشکیلکردنی حکوومەتی عێراقی باشە تەشکیلکردنی حکوومەتی عێراقیش خۆ ئەزانێ کەی دەبێت یعنی یەکێتی هاتووە با بڵێن ژیرانە بواتەکە چۆ دۆخەکە هێمنەکاتەوە نەرمی نوانوە لە بابەتەکە و هەڵی گرتو بۆی کە دوای تشکیلکردنی حکوومەتی ئایندە و کەسان زانەکەیە بێ و لە چوارچێوەی دەستورە کە مادەی 112 یعنی ئەم هەنگاوی یەکێتی هەنگاوێکی دەستوریانەی سیاسیانەی منطقیانەی واقعانەی بەڕاستی بەڵام ئەو لاکەی تر ینی بەتوندی وەڵامی ینی قەتعی بابەتەکەی کردو بۆیە هەر ئەم ڕەخشە ڕێگای کە یەکێتی نیشتمانی دیاری کردو بۆی چووە هەر ئەمە نەتیجە ئەبێ بۆ ئێمە چکە ئێمە ئەبێ هەر یەک برینەوە دواتر لەگەڵ بەخاو ئەنجا دەرگاکانی ترمان بە ئاسانی بۆ کرێت دەست خۆش کاگێ ڕێبەر کاگێ شیروان میرزانی ئەمێ دواخوێنەوەی بەڕێزە و دوا پێشبینی بەڕێزە لەسەر ئەم کەیسە گرنگ و هەستیارە کە ماوەی چەندین ساڵە لە نێوان هەرێمی کوردستان و بەغدا ئاوا بە هەڵپەسێراوی ماوەتەوە پێ دوای ینی بەم زوانە ینی پێش پێگەنانی حکوومەتی نوێی عێراقی هەرێم و بەغدا گەنە تەفاهومێک بۆ دوجار کە حکوومەت تەشکیل کرا حکوومەتی نوێ ئەو کات لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق یاسای نەوت و گاز دەرچێەوە تا ڕادەیەک یانی ئەم کەیسە بەرەو چارەسەر بڕوا ئەگەر بین سێری مەلەفی نەوتی کوردستان بکەین لە دوو ڕوانگەوە لە ڕوانگەی با بڵێن هەرێمەوە و لە ڕوانگەی خەڵکی هەرێمەوە طبعا حکوومەتی هەرێمی کوردستان با بڵێن سەرکەوتوو بوو لەوەی کە هەرێم بخاتە سەر نەخشەی وزەی جیهانی کۆمپانیا گەورەکانی نەوت ڕابکێشێ بۆ وەبەرهێنان لە هەرێمی کوردستان و سەرڕایەوەی هەرێمێکی فێدراڵی و گرفت و ئاستەمیەکانی لەگەڵ بەغدا توانی بازار بۆ نەوتی هەرێمی کوردستان پیدا بکات بەڵام دوجار لە هێنانەوەی قازانجی نەوتەکە و پارەی نەوتەکە و بەگەڕخستنی لە خزمەتی خەڵکی کوردستاندا لەوەدا شەفاف نەبووە سەرکەوتوو نەبوو ئەمە وای کردووە کە دعمی مەلەفی نەوتی لەلایەن خەڵکەوە بۆ هەرێمی کوردستان نییە لە ڕاستیدا لە ئێستا هەنی مەگەر ڕاستیەکە بڵێن و خەڵک ینی خۆمان هەڵ نەخەڵەتێنین واقعی خەڵک تەماشا بکەین ئێستا خەڵک
لە با بڵێن لەگەڵ سیاسەتی نەوتی هەرێم نییە و تاڕادێک دژیەتی و پێی وایە کە شەفاف نەبووە و پارەکەی لە قازانجی خەڵک بەکار نهاتەوە وەکو خۆی و زیاتر کۆمپانیەکانی نەوت لێ مستەفید بوون نەک خەڵکی کوردستان. ئەمە بابەتێکیان بابەتی دوێنەوەی کە پەیوەندی بە بەغداوە هەیە لەگەڵ بەغداش نەمانتوانیوە لەو کاتانەدا کە پەیوەندیەکانمان لە ئەو پەڕی باشیدا بووە نەمانتوانیوە مەسلەی قانون نەوتوغاز تێپەڕێنین مەسلەی داهاتە فیدراڵیەکان چۆنکی دابشتنی داهاتە فیدراڵیەکان یەکلا بکەینەوە چۆن مەسلە بەرمنە پێگەی هەرێمی کوردستانیان بیا باڵین پێگەی کورد لە ناو ناوەندە بڕیار بەدەستەکانی مالی و دارایی بەغدا جێگیر بکەین ئەوانەمان نەتوانیوە بۆیە من پێم وایە ئەگەر لە پێش پێکهێنانی حکوومەتی عراقی حکوومەتی نوێی عراقی بشکێنە ڕێکەوتنیش بکەین لە ڕاستیدا میزاجی شخصی و ڕێی شخصەکان زۆر دەور دەبینێت لەوەی کە لە دوای دروستبوونی حکوومەتی نوێی عراقی چی ڕۆدەدا ئایا سەرۆک وەزیرانی داهاتوو چێ دەبێ و چۆن دەڕوانێتە مەسلەی نەوت و غازی هەرێمی کوردستان و ڕێکەوتنی نێوان هەرێم و بەغدا و چۆن با بڵێن مەسلەی ئەو قەرارەی محکمەی ئیتیحادی و قانونی نەوت و غاز هەموو ئەوانە چۆن دەبێ و ئەگەر هەبێت و کورد یەکگرتوو بێت لەسەر مەسلەی پێکەنانی حکوومەتی نوێی عێراق دەتوانین لە ئێستاوە بیکەینە مەرز بەوەی کە لە نزیکترین دەرفەتدا قانونی نەوت و غاز دەربچێ و کۆمەڵێک بابەتی دیکە بکەنە پێشمەرز بەڵام بەداخەوە کە ئێمە یەکگرتوو نەبین ناتوانین ئەو مەرجانەش بەسەر بەرامبەرەکانماندا بسەپێنین و ئێستا ناوماڵی شیعە بۆ خۆی بۆ بە دوو بەش کورد لە ناوخۆیدا ناکۆکە سونە بەزەختی هەرێمایەتی وڵاتانی دەوروبەر ئەوانیش ڕاستە ناکۆکن و دووبەرن بەڵام زیاتر با بڵین لە بەرەیەکدا زۆر کۆبتەوە بۆیە هەر ئەوەمان لەبەردەستە قانونی با بڵین قەراری محکمەی ئیتیحادی بە شێوەیەک هەوڵی جێبەجێکردنی بدەین کە کەمترین زیان بەر هەرێمی کوردستان بکەوێ و لەمە بەدواوە مەسلەی نەوتی هەرێم لەوە زیاتر شەفاف بکەین و داهاتەکەی زیاتر لە قازانجی خەڵکی کوردستان بەکاربێنین. دەست خۆش کاک شیروانجان سپاس دەکەم کاک ڕێوەر دوپیامی خۆبگەینی سپاس دەکەم. من بەبینرای خۆشایی ساڵیان مەلەفی نەوت و غازی کوردستان حکوومەتی ئایندەی عێراق دەستنیشانەکە بەوەی کە ئەگەر بێت و پارتی بەردەوام لەگەڵ سەدرەکان بێ و سەدر پشتیوانی لە پارتی کات خۆی بدزێتەوە لە مەلەفی نەوت و غازی هەرێمی کوردستان بێگومان هەموو پەیامەکانی سەدر با بڵێن ئاوەژۆ بنەوە و پشتیوانی ساحەی شەقامی عێراقی لەدەستدات ئەوە لەلایەک ینی با بڵێن ئەو بەرەتێکەدات ئەم مەلەفە لایەکی ترەوە ئەو گوشارەی حکوومەتی عێراقی لەسەر بەتابەتی کە پارتی ئینکاری بابەتەکە ئەکاس بە زۆری زیاتر وا دەکای یەکێتی و پارتی لەم کەیسی سەرۆکاتی کۆمارە یەخاتەوە و مەترسی لەسەرنەوەی مەلەفی نەوتی هەرێمی کوردستان بۆ عێراق وا بکاکە یەکێتی و پارتی یا کورد بخاتە بەرەیەکەوە و دوجار بە ڕێکەوتن و بە یەک کاندیدیۆ بچنە بەغا ینی بە کوردی و بە کورتەکەی ئەم بابەتە بابەتی گرنگە و کورد دەتوانێت یاریکەرێکی زۆر باش وێ لەم بابەتە چ بۆ حکوومەتی ئایندەی عێراق و چ بۆ ناو خودی هەرێمی کوردستان و هەروەها بۆ پشتیوانی نێودەوڵەتیش هیوادارم سەرکرداری سیاسی کورد بە یەکێتی پارتی ڕێکەون بە یەک بێگرتی بچنە بەغا و ئەو مەلەفە ئاوەژووکەنەوە و بتوانن پشتیوانێکی نێودەوڵەتی کە ئێستا خۆی ئامادەی و حازرە و چاوەڕێی کورد نییەگرتو بێت بتوان ئەو ئاواتش بەدەست بێن. کاک ڕێبوار محەممەد ماستەر لە یاسا نێت و غاز کە لە بەناوی پانۆراما لەگەڵمان بوو سپاس دەکەم. هەر سپاس بۆ کاک شیروان میرزا دامی پێشووی لێژنەی دارایی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە ڕێگەی سکایپۆ لە بەناوی پانۆراما لەگەڵمان بوو سپاستان دەکەم. بەڵێ بینەرانی بەڕێز دەڵخێم شوی پانۆراما پێشکەش کرا خواتان لەگەڵ.